لە درێژەی کار و چالاکیەکانی پەروەردەی ناوەندی هەولێر هەڵساون لە قوتابخانەی لالافی بنەڕەتی بە ئامادەکردنی فیستیڤالێکی خنجیلانە بۆ قوتابیان و مامۆستایان دیارە کۆمەڵێک بەرهەمی ناوازەی زانستی و کەلتوری و هونەریان پێشکەش کردووە. ئەمە دەچێتە چوارچێوەی گرنگجیدانە بە تواناکانی قوتابیان بە ئارەزوو بە بەهرەکانیان. ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر ساڵانە چەندین فیستیڤاڵ و بۆنە و ئاهنگ و پیشانگایان بۆ دەکەینەوە بۆی زیاتر دەرفەت بدەین بە قوتابیان تواناکانیان بەهرە و حەز و ئارەزوەکانیان و چالاکیەکانیان بخەنەگەڕ و پێشکەشی ئامادەبوان و بکەن بە دیارە بە هاوکاری مامۆستایان و ستافی قوتابخانەکان کە لێرەوە من ڕێز و سپاس و تەقدیرم بۆ هەموو مامۆستایانی بەڕێز بۆ ئەرک و ماندووبوون و هەموو ئەو هەوڵانەی دەدەن لە پێناو تواناکانی قوتابیان برەودان بە حەز و ئارەزوەکانیان و سەرخستنی پرۆسەی پەروەردە لە هەولێری خۆشەویست.